بەتێ لەسەر ئەو ڕموزەیکە بەکارێن ئەو ڕموزەی سەر چییە؟ کاتێک کە پێغەمبەر داوود لە باپیرانیەوە پێ گوترا بوو زۆر شەرمەتوو بەرامبەر بەخوای سەرت کۆت بکەیت سەرت کۆت بکەیت سەرت ڕوت بەگوشی زۆر ئیتر ئەوە بوو داوود پێغەمبەر کاتێک کە ئەو قەتل و عامە بەسەر جوان داهات و دیواری کۆتێلی ئەوانەی دروست کرد یەکسەر زۆر لەناو خوێن میلەتەکەی خۆیدا بوو داوود خدا گوتی پێش هەموو شتێک و بێڕێزی بەرامبەر منێنە تا ئێستا اختیارەکانی کوردیش زۆر پێیان شەرمە لەمە هیچ مەجلیس و هیچ شوێنێک کڵاوێ لەسەر نەبێت ئەگە بەبێ کڵاو پیرەمێردەکانی خۆیان بستنەتەرەوە زۆریان پێشەرمە شەرمێکە بەرامبەر بە خوددا ئەوە نیە سیمبۆڵێک نییە تایبەت بێ بە زۆر سپاس بۆ تۆش کاکەچۆ بس سؤال ممكن عارف باشا.